لێدوانی لە ناکاوی ئارنۆڵد دوای ئەوەی هاوسۆزی خۆی بۆ ئاینی ئیسلام دووپات کردەوە، ترامپ و زۆرێک لە میدیا و خەڵکانی تری ئەمریکای تووشی شۆک کرد. ماوەی چەند ڕۆژێکە دەنگۆی موسڵمانبوونی ئارنۆڵد لە زۆرێک لە دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو بووەتەوە و تا ئێستایش ئەم بابەتە پشتڕاست نەکراوەتەوە و ڕەت نەکراوەتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە چی ڕوویداوە کە ئارنۆڵد ئەوەندە هۆگری قورئان و ئیسلام بووە؟ ئارنۆڵد بە گوتەی خۆی بە چاوی خۆی ڕووداوگەلێکی بینیوە کە بووەتە هۆی ئەوەی هاوسۆزی خۆی بەرامبەر بە ئیسلام و قورئان زیاد بکات. ئەویش بۆ چیرۆکی ڕزگارکردنی منداڵێک لە ناو دامێنی ئاگرەکەی شاری لۆس ئەنجلۆس دەگەڕێتەوە لە سەرەتای ئاگرکەوتنەوەکانەوە کە شاری کالیفۆرنیا و لۆس ئەنجلۆسی دەسووتاند. میدیا و هەواڵەکان پڕبوون لە دیمەنی وێرانبوونی بێوێنەی ئەو شارانە، هەر بۆیە زۆر کەس هەبوون ئەمەیان بە عەزابێکی گەورە لەلایەن خوداوە پێناسە کردووە کەوا خەریکە زلهێزێکی گەورەی وەک ئەمریکا لەناو دەبات. بەڵام لەناو دڵی ئەم کارەساتەدا ئارنۆڵد ئەستێری ئەکتەری جیهانی کە بە ئەکتەری بەناوبانگی هۆلیوود هەژمار دەکرێت بە لێدوانێک دژی ترامپ سەرنجی میدیاکارانی بەرەولای خۆی ڕاکێشا. ئەم لێدوانە تەنها لێدوانێکی ئاسایی سەبارەت بە ڕووداوەکانی ئەمریکا نەبوو. قسە و باسی ئارنۆڵد سەبارەت بەو دیمەنە سەرسامکەرە بوو کە بە چاوی خۆی بینی و ڕێڕەوەی ژیانی گۆڕی. ئارنۆڵد بە سەرهاتەکەی بەوتنی ئەم ڕستەیە دەست پێەکە. لە ڕۆژانی سەرەتاوە وەکو خۆبەخشێک لە کالیفۆرنیا بوو. بەشداریم لە ئۆپەراسیۆنەکانی ڕزگارکردن و پێشکەشکردنی هاوکاری بۆ ئەو کەسانە دەکرد کە لە ئاگرەکەدا گیریان خواردبوو. لە ناکاو دیمەنێکی سەیرم بینی کە تا کۆتایی تەمەنم هەرگیز لە بیری ناکەم. دەنگی گریانی منداڵێک لە ناو یەکێک لە ماڵەکانەوە دەبیسترا و کاتم نەبوو دوودڵ بووم لەوەی کە پەیوەندی بە بەشی ئاگر کوژێنەوە بکەم. بۆی یەکسەر ڕام کرد بۆ ماڵەکە و دەرگاکەم شکاند و ڕووم لە دڵی ئاگرەکە کرد. ئارنۆڵد بەردەوام دەبێت و دەڵێت کە کاتێک چوومە ناو ماڵەکەوە ڕوبەڕووی کچێکی بچکۆلە بوومەوە کە لەسەر زەوی دانیشت بوو. لە کاتێکدا کتێبێک لە دەستیدا بوو، بەدەم گریانەوە لە خوددا دەپاڕایەوە و لە تاو ترسەوە سەری بەرز نەدەکردەوە و بەردەوام دەیوت خوایە گیان ڕزگارم کە. بەبینینی ئەو دیمەنە سەرسام بووم و ئەو کچەم لە باوەش گرت و بردم بۆ شوێنێکی سەلامەت. کاتێک کچەکە کەمێک ئارام بوویەوە پرسیارم لێ کرد بۆچی ئەم کتێبەی لای خۆی هێشتۆتەوە و هێشتا لە باوەشت گرتووە. کچەکە وەڵامی دایەوە هەر ئەم کتێبە گیانی منی ڕزگار کرد. ئەم کتێبە قسە و کەلامی خوای گەورەیە، ئێمە بە ناوی قورئان ئەیناسینەوە. ئارنۆڵد دەڵێت ئەو دیمەنە بۆ ژیانی خاڵی وەرچەرخانێکی گەورە بوو. لە بیر و هزری خۆمدا بیرم لەوە دەکردەوە کە ئەوە چییە کەوا دەکات منداڵێکی ئاوە باوەڕێکی بەهێزی بەخوایە کە بێت، ئەویش لە کاتێکدا کە لە لێواری مەرگایە کەچی پەنا ئەباتە بەر کتێبێک. چەند ڕۆژێک تێپەڕی و تا ڕۆژێک کۆبوونەوەیکی تایبەتیم لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکا ئەنجامدا. باسی ئەو ڕووداوانم کرد کە لە کالیفۆرنیا ڕوو دەدەن و چیرۆکی ئەم کچە و قورئانەکەین بۆ باس کرد. کاتێک بە سەرهاتەکەم گێڕایەوە ترامپ بە بێتاقەتی و تووڕەیەوە سەیرێکی کردم. منیش بێتاقەتی خۆم پیشاندا و وتم ئەوە چ بەڵایەکە ڕووی لە وڵاتەکەمان کردووە؟ بۆچی وڵاتەکەمان لە بەرامبەر ئەم بەڵایە لەرزۆک و بێدەسەڵاتە؟ تۆ ویست ڕۆژەڵاتی ناوەڕاست بکەیتە دۆزەخ، بەڵام ئێستا دۆزەخ لە ئەمریکاوە دەستی پێکردووە. ئایا هەرگیز بیرت لەوە کردوتەوە کە هەموو ئەو ڕووداوانە بەڕاستی کارەساتێکن کە خوددا بەسەری ئێمە هێناوە؟ ترامپ هەوڵی دەدا پاساو بۆ ئەو دۆخە بهێنێتەوە، وتی کە ئەمانە تەنها دیاردەی سروشتین و ئەم ڕووداوانەیش بەهۆی گەرمبوونی زەویەوە ڕوویان داوە. بەڵام ئارنۆڵد قسەکانی بڕی و وتی نا سەرۆک ترامپ، ئەوەی لەم ئاگرکەوتنەوەی بینیومانە بە هیچ شێوەیەک سروشتی نییە. من بە چاوی خۆم گەردەلوولێکی ئاگرینی وان بینی دیاردەیەک بوو کە لە ژیانمدا نەمبینی بوو. تا ئەو کاتەی کتێبی ناو دەستی ئەو کچە واتە قورئانم خوێندەوە. چۆن دەکرێت کتێبێک 1400 ساڵ لەمەوبەر دابەزیوە
باسی هەموو ئەو ڕووداوانە بکات و بە عەزابی خوا ناوی بردبێت. ئەمانە تەنها ڕووداوێک نین و پەیامێکن لەلایەن خودداوە. ترامپ کەوا دیار بوو نەیدەزانی چۆن وەڵام بداتەوە، وتی ئێمە ناتوانین ڕووداوە سروشتیەکان گرێ بدەین بە سیاسەتەوە. ئەوەی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات بە تەواوی خەتای ئێمە نییە. بەڵام ئارنۆڵد وەڵامی دایەوە کە سەرۆک ترامپ ئەمریکا دەتوانێت چی بکات کە تا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەیکردبێت. ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پشتگیری لە کوشتنی ستەم لێکرا و ناداتپەروەری کردووە. ئەمەش سیاست نییە، بەڵکو تاوان. ئارنۆڵد درێژە بە قسەکانی دەدات و دەڵێت دوای ئەم ڕووداوە هەستم کرد کە پێویستە زیاتر دەربارەی قورئان بزانم، بۆیە لە هاوڕێیەکی نزیکی موسڵمانم داوای قورئانێکم لێ کرد و دەستم کرد بە خوێندنەوەی. تا زیاتر ئەم کتێبم دەخوێندەوە زیاتر تێگەیشتم کە قورئان تەنیا کتێبێکی ئاینی نییە، بەڵکو موعجزەیەکی ڕاستەقینەیە و هەر ئاەت و ڕستەیەکی کاریگەری لەسەر من هەیە. ڕووداوگەلێک لەبارەی هێز و دەسەڵاتی خودا و چارەنووسی کۆمەڵی قەومم خوێندەوە. گەیشتمە ئەو باوەڕێی ئەم بەسەرهاتانە تەنیا مێژوو نین، بەڵکو گێڕانەوە گەلێکن بۆ ئەوی مرۆڤایەتی وانەی لێوەربگرن. و کاتێک زیاتر خوێندمەوە تێگەیشتم کە چەندێک شێوەی چارەنووسی دانیشتوانی لۆس ئەنجلوس وەک چارەنووسی ئەو قەومەستەمکارانە دەچێت. ئارنۆڵد لە هەنگاوێکی بوێرانەدا وتی من ئێستا بەجددی بیر لە ئیسلام دەکەمەوە و حەز دەکەم ئامێز بۆ ئیسلام بکەمەوە. ئیسلام ئەوە نییە کە لە ڕێگەی میدیاکانەوە باسی لێوە دەکرێت، بەڵکو ئیسلام ئاینی ئاشتی و سۆز و بەزەیە. بۆیە ئارنۆڵد داوای لە خەڵکی کردووە هەر شتێک کە بەرگوێ و چاویان دەکەوێت باوەڕی پێ نەکەن، بەڵکو خۆیان بە دوای ڕاستیەکاندا بچن. لە کۆتاییدا ئارنۆڵد پەیامێکی بوێرانەی بۆ بایدن و ترامپ ناردووە، تێیدا دەڵێت ئەگەر ئەتانەوێت ئەمریکا ڕزگاری بێت دەبێت سیاسەتتان لە ئاست پشتیوانی ئیسرائیل بگۆڕن و دادپەروەر بن. پێم وایە ئەوەی ئێمڕۆ لە ئەمریکا دەیبینین دەرەنجامی سیاسەتە هەڵەکانی ئێوەیە و خوددا ستەمکارانی خۆش ناوێت.